كاك كامران فرمو عزيزكم. السلام عليكم مامەستا. عليكم السلام ورحمة الله براشينا. ئەگەرێکی قوربانی بکات بەشێکی زۆری لێ بگرێ بۆ خۆی گوناهبار ئەبێت یا هەر قوربانیەکەی ئاسایی و هیچ مشکلەی نییە. پرسیارێکی زۆر ئەوە پرسیاری یەکەم. بەسەر چاو. پرسیاری دووەمیش جملە مامۆستایەکی بەڕێز بوو وتی کە دەستنوێژ بگریت ئەگەر ئاو وەرنەی لە ناو دەمت دەستنوێژەکەت بەتاڵە. ئەو مامۆستایەکی ناسراویشە لە جێمانی جا بەلامەوە تۆجێ ئەو ڕوونکردنەوەی بەلامەوە این بوتنزان جێنا ڕایی جەنابەت وت کاکە کامەران وتی دەستنوێژەکەت بەتاڵ ئەگەر ئاو لە دەمت وەرنەدابێ باس وتی سنەتت تەرک کردووە هەیئەتت تەرک کردووە دەکرێت بەس وتی بەتاڵە دەستنوێژەکەت دروست نییە. وتی نقصانی هەیە دەستنوێژەکەت. ڕەحمەت لێوێ نقصانی هەیە نقصانە یا نقصان نییە بەس چاوان بۆ دڕون دەکەوت چونکە نقصانی هەیە ئەو قسەکانەوە خۆی وەرگری نقصانی هەیە جیاوازە لەگەڵ بەتاڵە و دروست نییە لە نقصانە دەستنوێژەکەت بەسەر چاو. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکە لەگەڵمانی. بەسەر چاو کامەرانجان سپاس بۆ جەنابەت بۆ تەلەفۆنەکەت بۆ قسە جوانەکان دەستەکانت خۆش بێ. کاک کامەران دەڵێ یەکێ قوربانی بکە بەشی زۆری بۆ خۆی هەڵگرت بێن لە شەریعەتی ئیسلامدا دەفەرمێ قوربانیەکەت بکە بە سێ کەسەوە فەکولوا منها قورئان دەفەرمێ لێ بخۆ بەڵام دیاری نەکردووە چەندی لێ بخۆی. عولەمایانی شەرع فەرموویانە قوربانی بکە بە سێ کەس بەشێکی بۆ خۆت یعنی کە 30 کیلۆ گۆشتی هەبوو 10 کیلۆ بۆ خۆت 10 کیلۆی بکە بە دیاری بۆ خوشکت برادرت کە چاویان لێتەوە دەزان قوربانیت کردووە 10 کیلۆشی بدە بە فەقیر و هەژار یعنی لە شوێنی دوور دیاریام کە ئەوە ماڵێکی یەتیم و بێباوکە ئەوە ماڵی ئافرەتێکی بێکەسە ئەوە کەسێکی نەخۆش و کەم دەرامەتە ئاوا بۆیان بنێرە. ئەنجا ئەمە بە پێی ساڵەکان دەکەوێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ساڵێکیان زۆر گرانی و نەبوونی بوو وەکو ئێستا خەڵک لەوە گرانی گۆشت بۆی نەدەکڕدرا فەرمووی ئەم ساڵ کەمترین بەشی بۆ خۆتان لێ هەڵگرنەوە یعنی بەس بەشی ژەمێکی لێ بخۆن کەس پاشەکە لەم گۆشتە نەکە پاشەکەوتی لێ نەکەن ئەو کاتە پاشەکەەوە دەبوو خوێیان پێوە دەکرد و لەسەر بەر وشکیان دەکردەوە دواتە دەکرا ئاوی گەرمەوە ئەمڕۆ بۆ ئابی خەمە مجەمیدە و سەلاجە ئەوانەوە فەرمووی بەس ژەمێک لێ بخۆن پاشەکەوتی لێ نەکەن. ساڵێک 2 ساڵ دوای ئەوە کە قوربانی کرایەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەم ساڵ پاشەکەوتیشی لێ بکەن. چەند ڕۆژ دوای قوربانی لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم گۆشتی قوربانی هەڵگیرا بوو دەخورا کەواتە بە پێی زەمانەکە بێ ئەگەر کەسێک سێیەکی حیوانەکەی بۆ خۆی جێڕایەوە هیچ گوناهی ناگا بەڕێزانە ئەمە بابەتێکی وردە. بەڵام ئەگەر ساڵانێکی وەکو ئێستا هەیە ئینسان ویژدانی بەکاربێنێت کە تۆش کرد هەموو ڕۆژێک تێر و تەسەلتری گۆشت دەخۆی ژەمێک دوو ژەمی بۆ خۆت بجێڕەوە ئەوەی تری بە زۆری بۆ فەقیر و هەژارەکە بنێری باشترە. بەڵام ئەگەر کەسێک ئەم بابەتەش بە جددی گوێ بگرن کەسێک متەوەسیت الحال بوو ئەمە لە شەریعەت هەمووی باس کراوە یان فەقیر بوو کابرایەکی فەقیر هەموو واریداتی ساڵەکەی ئەوەیە بەرخۆلەیەکی 6 مانگ بەرەو ژووری پێدەکڕدرێ. لە مەسەبی ئەبوو حەنیفەدا بەرگنەکەی کە قیتە لەسەر پشتی بەرخەکە بوو بە خوری شۆر بۆ بە ملاولایدا لەسەر و 6 مانگەوە بۆ قوربانی دروستە. ئەم پیاوە هێندە دڵی بە قوربانی خۆش بوو 5-6 سەرخێزان و مناڵی وردی هەیە بەس ئەم بەرخۆلەشی پێکردراوە لە شەرعا دەفەرمێ دروستە یەک کوت گۆشتی لێ نەبەشێتەوە هەر هەمووی بۆ خۆی بخوا تەوسیعەتەن عەلەیهیم ئەوە عیبارەتی شەرعە با ماڵ و منداڵەکەی فەرەحیان بۆ بێتەوە با تەواو تێر بخۆن لێی با بەشێکی شیری هەڵگرن بۆ ڕۆژانی داهاتوو. بەڵام تۆ ئەلحەمدوللیلا کە قوربانیت کردووە وەزعت باشە و خواپێداوی و دەوڵەمەندی و هەبووی وەڵاهی بە تایبەتی لە زولفی ئەم ساڵدا ئەوە تازە خۆ قوربانی تێپەڕی کردووە بەشێکی هەرە کەمی بۆ خۆت بجێڕیەوە بەشە هەرە زۆرەکەی ببەخشی. بەڵام وەکو عەرزیشم کردن دروستی شەریکەی بە 3 کەرتەوەگە 30 کیلۆ گۆشت بێ تا 10 کیلۆشت بۆ خۆت جێڕابێتەوە ئیشکالێکی لەسەر نییە والله تعالی ئەعلەم. دەڵێ مامۆستایەکی بەڕاست فەرمووی کە سێ دەستنوێژ بگرێ ئەو لە دەمی وەرنەدا دەستنوێژی نوقسانە دەستنوێژی نوقسان لە ڕووی ئەوەی سونەتێکی دەستنوێژ هەیئەتێکی دەستنوێژی جێبەجێ نەکردو بەڵام دەستنوێژەکەی بەتاڵ نییە واتە کەسێک دەستنوێژی هەڵگر ئاوی لە دەمی وەرنەدا ئاوی لە لوتی وەرنەدا ئیتر ئەمە چوو نوێژی کرد نوێژەکەی دروستە دەستنوێژەکەی دروستە هیچ ئیشکالی لەسەر نییە بەڵام ئەجری تەواوی دەستنوێژەکەی بۆ نەنووسراوە نوقسانی هەیە لەوەی کە ئاو لە دم وەردان و ئاو لە لودوەردانیش سونەتی دەستنوێژن ئەجرە تەواوەکەی ئەگە 100 دەرەجە بێن 90 بۆ نووسراوە 95 بۆ نووسراوە نوقسانیەک هەیە لەسەر ئەوەی دەستنوێژەکەی وەکو شقلی پێغەمبەر نیە صلی الله علیه وسلم بەڵام وەکو ڕوکنەکان و فەرزیەتی ئەوەی کەوا لە دەستنوێژە واجبە ئاو لە لودوەردان و ئاو لە دەموەردان واجب نییە لە دەستنوێژە ئەگەر لەبیرت چویان نەشت کرد نوێژەکەت بەڕێزان هەر دروستە.